ئەم کاتتان باش عزیزان، هاتینەوە خزمەتتان و فرسەتم هەڵکەوت جارێکی تر پێم وەلاتان و باسێکی ترتان بۆ بکەم لەسەر کوانتم. هەنێ لە هاوڕێیان پرسیاری زۆر بڕێڕەتیان کرد بووەکووەوەکە حیات چییە و جۆرە شتانە، یالان کەم لە دیگەی کوانتەمەوە مانای چییە. ئەوانە پرسیاری زۆر بنەڕەتی زانستن، سەدان ساڵە مێشکی زانایانی پێوە مەشغوڵ بووە. کوانتەمی دیدگای کتابەتی خۆی هەیە بۆ ئەو بوارە، بۆ ئەو باسانە، سەرچاوی گەردوون، سەرچاوی ژیان، سەرچاوی ئاگایی، سەرچاوی هوشیاری ئێمە. لە داهاتووە دێمە سەر ئەو پرسیارە بنەڕەتیانە کە نەتەنها فیزیاییەکان، بایۆلۆجیستەکان، فەیلسوفەکان و تەنانەت ئاین و زۆر بوارەکەی پێوە مەشغوڵە. بەڵام ئێمە پێشەوە بینە سەر ئەو پرسیارە بنەڕەتیانە بۆەوە لە دیدگەی کوانتەمەوە بتوانین لەو شتانە بیر بکەینەوە پێویستمان بە هەنە معلومات هەیە و هەنە ڕاهاتن هەیە لەگەڵ چەمکەکان، لەگەڵ ڕەوڕەوەی زانست کە بزانێتین بەرەو کوێوە ئەڕوە، لە کوێوە هاتووە بەرەو کوێوە ئەڕوە. لەم باسەدا کە سە پێشکەشتانی دەکەم باسی ئەتۆمتان بۆەکەم و چۆن تیۆری کوانتەم لەو سەردەمایمان لە سەرەتای سەدەی بیستەمە دیاردەکانی ناو ئەتۆم شی ئەکاتەوە. بەم تیۆریە دەگوترێت تیۆری نیمچە کلاسیکی، تیۆریەکە کە هێشتا کلاسیکاڵی بەجێ نەهێشت، نیمچە کوانتەمی بگورن، تیۆریەکە هێشتا بەجێ نەهێشتووە، بڵێن کلاسیکاڵی بەجێ نەهێشتووە، هەر لە چەند کلاسیکەکان بەکارهێنێ بۆ شرۆڤەکردنی دیاردەکان. بەڕێزان ئەتۆم، چەمکی ئەتۆم کە لە کوردیە وەرگێڕاوە بە گەردیلە کە چاویان لە عەرەب کردووە کە وەرگێڕاوە بە زەڕە، بەڕێزەڕە. ئەم چەمکە هین یۆنانی کۆنە و هینی فەیلسوفەکانی پێش سوقڕاتە. تەبعاً بۆ ئەوە بەکار هاتبوو کە مەسەڵەن ئەوە بیریانەوە کردبووە کە مادە لە چی دروست بووە و ئارە و فەیلسوفانە گەیشتن بۆ ئەنجامەی کە لە کۆتاییدا ئێمە هەموو مادە لە 4 توخمی سەرەکی دروست بووە. ئەو توخمانە بریتی بوون لە ئاو و ئاگر و هەوا و خاک یا خۆڵ. طبعاً ئەمە لە یۆنانی کۆنەوە هات حتا وەکو بڵێن سەدەکانی نەوەڕاست هەموو بۆ شێوازەی بیریانە کردەوە کە 4 توخمی سەرەکی هەیە، ئاو ئاگر و خۆڵ و هەوا. هەموو مادەکان لەوە دروست بوو. کەسێکە شتی مادەیە کە زەرد بووایە ئەوە لە لای ئەوان توخمی ئاگری زۆرتیا بوو، مادەیە کە تاریک وایە توخمی خۆڵی زۆرتیا بوو، عارفەکان توخمی ئاگریان زۆر بوو، گوناهبارەکان توخمی خۆڵیان زۆر بوو. ئێتر بەو شازە لێکدانەی میتافیزیاییشی بۆ دروست بوو بوو. هینا لە سەدەکانی پێشناوەڕاست بڵێن لە سەدەی سەردەمی زانایانی مسلمان، سەردەمی فەیلسوفانی مسلمان، تەنانەت کیمیاییەکان بە دوای ئیکسیرێکا گەڕان کە بتوانن مادەی پێ بگۆڕن. یعنی مەسەڵەن ئەو ئیکسیرە ئەدرا لە بەخیاڵە خۆیان ئەدرا لە توخمی خۆڵ و ئەیگۆڕی بە توخمی زێر، توخمی ئاڵتۆن. یعنی چۆن ئەدرا لە خۆڵ ئەدرا لە مس بگورن، ئەدرا لە مس ئەیگۆڕی بە ئاڵتۆن. یعنی چۆن توخمی ئاگەر کە لە ناو مسا کەم بوو بە خەیاڵی خۆیان زۆریانە کرد بوو ئەوە ببێ بە ئاڵتۆن و بێ بە زێر بۆ شێواز دەوڵەمەند بێ. تەمەنەوەیان بۆ نەکرا، ئەوە سەدان ساڵ دوآخری ڕازەرفۆر کردی، هەویش نەکبوو مس و ئاڵتۆن بەڵکو بوون نیترۆجن و ئۆکسیجن. بەڵام زۆر شتیە گرنگیان دۆزیەوە نەبێ و کارانی ئەوان بێ نرخ پیشان بدرێ. یعنی بڵێن مادی کیمیایی زۆر گرنگیان دۆزیەوە کە ئەو مادی کیمیایانە ڕۆڵی گرنگیان لە پێشخستنی زانستە هەبوو، لە پزیشکیە، لە کیمیا و لە دەرمانسازی و بوارەکانی تر.
بەڵام لە دوای سەدەکانی ناوەڕاست و بڵێن سەدەی 17 و 18 و 19 توخمی زۆر دۆزرانەوە تر دەرکەوت ئەوان ئەو چوار توخمە ئەوانە هەر توخمنی ئۆکسیژن دۆزرایەوە نیترۆژن دۆزرایەوە ئەوە زۆر توخمی کە دۆزرایەوە کە تر ژمارەکەیان زۆر بوو بە دواخری کەسێ بناوی مەندەلیۆف کیمایەکی ڕووسی هات ڕێخستنی بۆ کردن و خشتەیەکی دروست کرد بۆ ئەو توخمانە توخمەکان لە دیدی فیزیاییە لەو کۆتایی سەدەی 19 هەمە بریتی بوو بە تۆپی زۆر ڕاق کاری فیزیایی نەبوو کە کاریان لەسەر بکە ئەو قیاوەی کە مەسەلەن کاری فیزیایی ئەوە بوو کە دوو دارە لەمانە بکەون لە یەک ئەگەر خێرایی سەرەتا یان پڵان شت بێ خێرایی کۆتاییە نەبێ بەچی مەسەلەن وەکو ئاب شێوازەی لەگەڵاکرا وەی کاری کیمایەکان بۆ ئەم توخمانە لەگەڵا کاتێکەڵا کردو مادەی نوێیان دروستە کردووە تۆشتە یا و مادانێکە لەم توخمانە دروستە بوو تایبەتمەندیەکانیان دیاریە کرد بەڵام وەک لە لایڤێکی پێشترە باسم کرد لە کۆتایی سەدەی 19 هەنێ دیاردە دەرکەوتن نیشانپیشانی دا کە ناو ئەتۆم ئەو شتە هینە نییە ینی بڵێن ڕقە نییە لە ناو یا شت هەیە ینی ئەوان هەر ئەو دیدگای هینان وەرگرت بوو یۆرانی کۆنیان وەرگرت بوو کە ئەتۆم شتێکە کە کارد نابێ شتێکی ڕقە کە بە هیچ شێوازە کارد نابێ ینی بەردی بنچینەی هینە بەردی بنچینەی هەموو مادەکانی سروشتە وەک هەر هاوشێوی ئەو دیدگایە کە لە ئێستا فیزیایەکان مەسەلەن بۆ نمونە بۆ ئەلکترۆن هەیەە ئەلکترۆنیش لە دیدی فیزیای ئەمڕۆ شتێکە کە پێکاتی ناوەوەی نییە یا فۆتۆن پێکاتی ناوەوەی نییە بەهەرحاڵ ئەو دیاردانەی کە عەرزم کردن کە لەو کۆتایی سەدەی 19 هەمە دەرکەوتن و پیشانیدا لە ناو ئەتۆمە ڕێسە هەیە ستراکچەر هەیە پێکاتە هەیە یەکی ئەوانەکە و عەرزم کردن تیشکی ئێکس بوو یەکێکیان تیشکێکی زۆر گرنگ بوو بە ناوی کاتۆدی تیشی کاتۆدی بۆ بزانی کامەیە گەرێت تەلەڤیزیۆنە کۆنەکانتان لەبیرە ئەوەی کە ڕەش و سپیەکان و دوای ملەوەنەکانیش گڵۆپێکی تێدا بوو زۆر جار کە ڕەشە بوو چاشەکەتی نامێنن و گڵۆپەکەی سوتاوە ئەو گڵۆپی تیشی کاتۆدیە ملەمەنتێکی هەیە گەرمە بێ و ئێلکترۆن دەرەکە طبعا سەدەی 19 نەیانەزانی ئێلکترۆن چییە وەزانین پێناو تیشی کاتۆدی و یەکێکی تر بەڵێ لەو تیشکانی کە پیشاندەری ئەو بووکە ناو ئەتۆم پێکاتی هەیە تیشکی رادیۆئاکتیڤ بووکە سێ تیشکە ئەویش طبعا دوانیان بەتەوەی دۆزرا بەشیشان نازانانی دواتر دۆزرایەوە بەڵام دوانیان بەتەوەی دۆزرا هەرە و تیشی کاتۆدیە کە پیانۆ بێتاڕێی لە تیشکی بێتە وەیەکی تیشکێکی تر بوو کە برای تیشی ئاڵفا کە زۆر قورستر بوو لە بێتاکە بەڵام ئەگەر ئەمانیان نەخستە ناو بواری مەگنەتیکەوە یەکێکیان بەلایەکە ڕۆیەکیان بەلایەکەی تراحەتنە ڕۆیەکی پیشاندا بارگەکەیان جیاوازە طبعا فۆتۆنێکیشەیە کە پێیان تیشی گاما کە بە ئیمکاناتی و سەردەمەوە کۆتایی سەدەی 19 هەم ناکرا دەربخری بەڵام دواخری دەرخراویشکە یعنی سێ تیشکە ئەو سێ تیشکە و تیشکی کاتۆدی و تیشکی ئێکس پیشانەدا کە لەو ناوە پێکاتە هەیە و شەبەنگی مادەکانیان وەرەگرت شەبەنگ سپێکترم وەرەگرت مەسەلەن هەر مادەیەک هەنە تیشکی هەڵەمژی هەنە تیشکی ئەدایەوە ئەم شەبەنگانە هاتبوو قانونیان بۆ ڕێخست بوو قانونەکانی ڕاست بوون ئەو مادانە لەو قانونانە بینیانەکە بەڵام هینی تیۆریان بۆی نەبوو یەک ینی بڵێن تەفسیری تیۆریان بۆ مۆزوعەکە نەبوو کە ئەمە بووە ئەم مەسەلەن هایدرۆژن بۆچی هەنە تیشکەڵە مژێ هەنە تیشکەڵ نامژێ هەنە تیشکەڵە مژێ هەنە تیشکانش ئەداتەوە لەمانە تێناگەیشتن هەرچەند هەمویان کەشف کردبوو لە سەرەتای سەدەی 20 فیزیایەکی ئینگلیزی بە ناوی تامسۆن هات مۆدێلێکی بۆ دروستکرد وتی ئەو مۆدێلە ڕقەی کە بریۆنانی کۆنەوە هاتووە ئەتۆمەوە نییە وەکو کێکێک وایە کە هەنێ مێوژی تێدایە مێوژەکان ئێلکترۆنن یا تیشە کاتۆدیەکە و ئەو باقیەکەیشی ئەمێنێتەوە کێکەکە طبعا ئەمە کێشەیەکی کە ئەو فیزیایانە هەیە ئەو فیزیایە هەیە بۆ شەوە بۆ مەتمەتیکەکەی لاواز بوو کاتێکە قوتابیەکی بە ناوی بۆهر ئەچێتە زانکۆی
لازم تلاقي مانشستر بكم زمان كوي بس حال بيجون يا ولا مانشستر تانسو ما بدي أشبه أبي بتلبي أو جيجا ك لحسابات حڵی کردووە و تێوەریەکەی لەگەڵ پێشبینی عملەکانە یەک ناگرێتەوە وە لە هەمان تا تێوەریەکی تەواو نەبوو لە هەر لەو سەردەمەیە کەسێکی گرنگ هەیە لە مێژووی زانستا بەناوی رازەرفۆرد یە پلێتی تەنکدانێ بە تیشی ئاڵفا کە لە مادی ڕادیۆکتیڤەسەکەوێت یە بۆمباردمانێکە کە بۆمباردمانێکە تماشاکە زۆربەی تیشکەکان لێوێ دەرەچێن کەوابوو فەزای ناو ئەتۆم بەتاڵە زۆربەی هەر زۆری بەتاڵە بەشی هەر زۆری بەتاڵە هەنێکی ئەگەڕێتەوە هەنێکی لاعەدا وەلو هات مۆدێلێکی بۆ ئەتۆم دروست کرد کە بەو شێوازە بوو مۆدێلی پێڵەن مۆدۆلی کۆمەڵی خۆر ئەتۆم ناوچێکی هەیە وەکو چۆن کۆمەڵی خۆر ناوچێکی هەیە کە خۆرە و ئەلکترۆنەکان وەکو حەسارەوان بە دەوریا ئەسوورنا تاوانەوە مۆدێلێکی زۆر سەرەتایی بوو کە رادەرفۆرد دروستی کرد و ئەم مۆدێلە هەر فیزایەکی تۆری ئەو مۆدێلەکەی پێشکەش کرد بەڵام هەر فیزایەکی تۆریکەی بینی گاڵتەی پێیاوە بۆچی چونکە شتێکی زۆر ئاساییە لە فیزیای تێوریە فیزیا کە بەم شێوازەیە کە تیشکە بارگە هەر تەنێ بارگەی هەبێ ئەگەر تاودانی هەبێ تیشکە دەتەوە ئەلکترۆن کە بە دەوری ناوکە سوورەتەوە چەندێکی بارگاویە بارگەی هەیە بەرگەکەی نگەتیڤە وەکی ناسوورەتەوە با کە ئەگەر سوڕایەوە ڕاستە بڵێن بڕی خێراییەکەی ناگۆڕێ باشە با نەگۆڕێ بەڵام خۆ ئاراستەکەی گۆڕێ 100% ئاراستەکەی گۆڕێت چونکە لەسەر باز ناسوورەتەوە وەکی کە ئاراستەکەی گۆڕا یعنی تاودانی هەیە هێزە کارە کاتە سەری کە تاودانی هەبوو حتمما تیشکە داتەوە کە تیشکیش جیایەوە وزە لە دەستەدا کە وزەی لە دەستدا بازنەکە بچووکە بێتەوە نە سەرەتا گەسەر بازنێکی گەورە سۆڕەتەوە دوای تۆزێکە بێ بازنێکی بچووکتر دوای تۆزە بێ بازنێکی دوای تۆزە بازنێکی دوو لە کۆتایی نامێنێ وە کاتێکیشان بۆ حەزە کاتێکی زۆر کورتیە کرد و ئەو بوو تێوەریەکەی و هەرچەند لەباری عەمەلیە و پیشەندە بێ شتێکی وا هەبێ بەر عەمەلیەوە زۆر ڕاست بوو هەموو ئەقڵێوە بەڵام لەباری تێوەریەوە ڕاست دەرناچوو باسی کەسێکم کرد بەناوی بۆهر ئەم کەسە زۆر گرنگە لە مێژووی فیزیا زۆر گرنگ زانایە فەیلسوفە و کەسێکی کۆمێدیە کۆمێدی بمانە پۆزیتیڤەکەی کە دەوری زۆر گرنگی لە دروستبوونی تۆری کوانتەمە هەبووە هەم لە لێکدانەوە فەلسەفیەکانە هەم لە تێوەریەکانی دروستبوونی تێوەریەکە و لە هەم لە پاڵپشتیکردنی ئەو کەسانەی کە تێوەریەکان دروست کرد بۆ هەر تەلەبەی بڵێن پۆست دکتۆرا ئەبێ لە لای تامسۆن کە بڵێن هەر خۆی دانیمارکیە لە لای تامسۆن کە وتم حەڵەیەکیشی لە حساباتەکەی تامسۆنە دۆزی وتم هەم زۆر ڕقی حەزی لێی نەبوو چونکە ئەو تامسۆنە تۆزە خۆ بەزبزان یعنی مەجلیسی خۆش نەبوو ئەمیش کەسێکی بڵێن ئەوانە نییە کە ئەسنە هەر مەجلیسێکەوە ئەیکەن بە بەزمی خوان لەو جۆرە کەسانە بوو لە کۆتاییە ئەم تامسهین بۆر چاوی بە رازەرفۆرد دەکەوێت هینیان بڵێن تۆزێ ڕفاقەتی لە بینیانە دروستە بێ و داوا لە تامسۆنەکە کە ئیجازەی باتێ بچێ بۆ لای رازەرفۆرد یعنی بچێ لەگەڵ ئەوە کار بکە چونکە زەمانەیەکی بۆ ماوەی نازانم ساڵێ وترێ بۆ وەرگرتوو لە کارگەی بیرەی کارلسبێرگ لە دانیمان و بۆ زەمانە لە بەریتانیا بەرەفەرشی کار بوو ئەوە بوو ئەویش زۆر بە خۆشحاڵیەوە بۆ ڕزگاری بەدەستیەوە واژۆی بۆ کرد کە بچێ کارێکی بوازێتەوە بۆ لای رازەرفۆرد وەرەوە لەگەڵ رازەرفۆردە ئیشی کرد رازەرفۆرد تەجروبی کارێکی زۆر عەزیم بوو لە فیزیا تاقیکردنەوەی زۆر گرنگی داڕشت بەڵام لە تەفسیری تێوەریە کڵۆڵ بوو نەیتوانی باش تەفسیری تێوەری بۆ شتەکان بکە و بۆ هەڕێک پێچەوانەکەی ئەو طبعا
ئەو بیرکردنەوە کلاسیکی فڕەیە کە ئەگەر بارگەیە بسوڕێتەوە حتمما تیشکە دێتەوە. هاتوای دانا کە ئەلکترۆنەکان لە هەموو شوێنێک نین، ینی ئەتۆمێکت هەیە تۆ ناوچێکی هەیە ئەتۆمەکەت و ئەلکترۆن، ئەو ئەلکترۆنە ناکرێت لە هەموو شوێنێک بن، ئەکرێت تەنها لە هەنێ شوێن بن. باشە و لەو شوێنەیشا بە شێوازە ئەسۆڕێتەوە کە تیشک ناداتەوە بۆ تۆوایە وعدژمە ئەمە تۆجیهی جۆر بە جۆریان دەبستکەیت لە تۆجیهەکانیشی ئەو شەپۆلە وەستا و ئەم جۆرەشتانە بوو کە ئێمە کاتێکە لەسەر هەر لە حالەتی کلاسیکیە کاتێککە تۆ دێنی ژێی هینێک ژێی سازێک ئەلەرێنیتەوە ئەنوای شەپۆلی وەستا و لەبینی دوگانە هینە دروستە ستونە ئەم شەپۆلانە ئەناسی هات تەفسیری ئەو شتانی بۆ ئەلکترۆنەکان ناسوڕنەوە باشە ئەسوڕنەوە تیشک نادەنەوە لە هەموو شوێنێکیشە ناسوڕنەوە لە هەر شوێنە ناسوڕنەوە کە ئەو ناوی نابوو ستیت دۆخ ئەو شوێنە ناسوڕنەوە ئەو ئاستا ناسوڕنەوە. بەڵام ئەلکترۆن کە لە ئاستێکەوە ئەچێ بۆ ئاستێکی تر یا لە دۆخێکەوە ئەچێ بۆ دۆخێکی تر یان ئەبێ وزە وەرگێ یان ئەبێ وزە بداتەوە ئەو دوو حاڵەتی هەیە کە ئەمە ئەوەیە کە پێشتر لە تاقیەکانە پێوا بوویان تاقیەکانە ڕێکی پێوا بوویان کە مەسەڵەن ئاتۆمی هایدرۆجن هەنێ شەبەنگێکی هەیە هەنە تشکوەرەگرێ هەنە تشکوەر ناگرێ ئەو هات بە دروستکردنی ئاستەکان ڕێک تیۆریەکی نیمچە کلاسیکی دروست کرد پاساوی هەموو هینێدایەوە ئەو تاقیکردنەوانەی کە لەسەر ئاتۆمی هایدرۆجن کرابوو هەیدایەوە و بەهۆی ئەوە تیۆریەکەی بوو بە تیۆریەکی یەکجار سەرکەوتوو. بەڵام کێشەیە کە هەیە بۆ تیۆریەکەی لە ئاتۆمە زۆر ئاڵۆزەکانە کە زیاتر ئەلکترۆنیان هەیە جوابی نادایەوە نێتوانین لەگەڵ تاقیکردنەوە یەک بگرێتەوە پێش بیرەکانی. کە دواخری کەسانێکی تر وەکو سامرفەڵد و ئەمانە هاتن شەکسازیان لەسەر تیۆریەکە کە تیۆریەکە بوو بۆ تیۆریەکە قەبە باشاکەن کاتێککە تیۆریە تووشی شکست دەبێت هەمیشە وایە لە فیزیک سەرەتا دێن پینەپەڕۆی بۆ کرد چاکسازی لەسەرەکرد دێن کونەکان یەگرن تۆجیهی بۆ هێننەوە شتیکەی لە زیاکرد و وای لە دێت تیۆریەکە کە سەرەتا شتێکی زۆر سادەیە ئەبێ بە شتێکی زۆر زۆر زەبەلاح زۆر زۆر ناشیرین وەختی ئەو کاتەیە کە پێویستە تیۆریەکی تر بێتەکایەوە کە تیۆریەکەی پێشوو ببێ بە بەشێکی بچووک لەو تیۆریە و تیۆری بۆ هەر ساڵانی 1910 ئەبەستێتەوە بە ساڵانی 1920 وەی شەو کاتەیە کە تیۆری کوانتەم بەدایکە. زۆر سپاس بۆ گوێگرتنتان بەرەبەر چینە ناو باسەکانی کوانتەمدا لایڤەکانی داهاتووە هەوڵ دەدەین زمانەکەمان هەر بەردەوام سادە بێت. زۆر سپاس بۆ ئێوە چاوەڕیانی پرسیارەکانتانم گرنگی پرسیارەکانتان حتمەن دەدەم و هەوڵ دەدەم لایڤەکانە لە بەرچاوی بگرم لایەوە خۆش.